بینەرانی بەڕێز سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکە لەسەر لا مەرکەزی کاریگەڕی و دارایی بۆ پارێزگاکان بە خزمەتتان دەگەمەوە. ئەمڕۆ لەگەڵ سێ هاوکار پێکەوە بەرنامەیەکەین. حەزەکەم هاوکارەکانم بناسێنم. بەڕێز مامۆستا مەهدی سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانیە و ئەندامی فراکسیۆنی خزمەتە لەناو فراکسیۆنی خزمەتی شابەڕێزیان سەر بە یەکگرتووی ئیسلامی کوردستانە. بەڕێز کاک محەممەد شێخوهاب ئەندامی فراکسیۆنی گۆڕانە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. خۆشحاڵم پێکەوە ئەمڕۆ گفتوگۆیەکەین. ئامانجی بەرنامەکەوەیە کە بۆ خەڵکی ڕوونکەینەوە لا مەرکەزیەت باشیەکانی چییە و مەرکەزیەتیش خراپەکانی چییە. بەتایبەت ئێمە نزیکە بین و لە 6 ساڵ بەسەر هەڵبژاردن و سوێن خواردنی ئەنجومەنی پارێزگاکانە. 6 ساڵێکە لەوین بێگومان معاناتیشی گەورەی خەڵکمان هەیە و خۆشمان معاناتی دەسەڵاتمان، ینی خەڵک کێشە و گرفتی خزمەتگوزاری و موچەی هەیە و دەسەڵاتیش لەم سنوورە یان ئیدارە یان پارێزگاکان کێشەی نەبوونی دەسەڵاتیان هەیە. بێگومان دەسەڵاتی کاریگەڕی و دارایی ڕەنگە بۆ نوێنەرێکی هەڵبژێراو لەوە ناخۆشتر نەبێت کاتێکە هاوڵاتیە گیان کێشەیەکی ڕۆبەڕۆ بێتەوە لەسەر و دەسەڵاتی ئەوە لە کاتێکە ڕەنگە ساڵی 2014 کە ئێمە حملەی انتخاباتمان کردن کە خەڵک دەنگیدایە وا دەنگیدا بە نوێنەرەکانی خۆی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بنمونەکە کە ڕووی تێکرد دەست نەنێ بەڕوویەوە. دڵیام دەست بەڕوونانەکە لە بە بیست و خواز نەبووە بەڵکە لە بێدەسەڵاتی بووە، چکە ئیدارەکان بەڕاستی دەسەڵاتی پێویستی کاریگەڕی و دارایانە بۆی خزمەتی خەڵکن. ینی قسەکە ئەوەیە کە ڕووی دەمی ئێمە بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستانە ڕوو لە ئەنجومەنی وەزیرانی بەڕێزەکە ئێمە پێمان وایە لا مەرکەزە سیستەمێکی گونجاوترە بۆی خزمەتی خەڵکی خۆمان بکەین و هەر لە ئەساسیشەوە هەڵبژاردن یان دانانی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزەکان بەو نیەتە بووە. بەڵام پێمان وایە تا ئێستا شوێنی خۆی گرت. بێ مامۆستا جەنابەت ماوەیەکی زۆرە سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئێمە ئەو کاتیش ساڵی 2017 دیسانەوە پرۆژەیەکمان حاضر کرد بۆ لامەرکەزی و دوای ئەوەی کە لە لیژنەی یاسایی تێپەڕی هاتە ئەنجومەنی پارێزگا بە کۆی دەنگی هەموو فراکسیۆنەکان پەسەند کراواتە هەمومان متفقین لەسەروی کە ئەگەر لە بابەتی دیکە خلافە بێت لە بابەتی لامەرکەزیە خلافێک نییە و هەمومان متفقین لەسەروی کە لامەرکەزیەتی کاریگەڕی و دارایی بۆ پارێزگاکان گرنگە. ینی پێ دوایە گەرم جارە دیسان هەوڵینەوە جەولێشکە لە هەوڵەکان هەوڵانەکانمان ئەگەر ئەم هەوڵە خوانەخوازە شوێنێکا بە بربەستی بۆ دروست بوو چی بکەین بۆی کە ئەو بربەستە بشکێنی. سپاس سڵاو لە بەڕێستان و لە هەموو بینەران و بیسەرانی کەناڵی گەلی کوردستان لە هەرکوێیەکەن هەربار لەمەوە دەست پێکم کردی ئەگەر ئەمە سەر نەکەوت هەر دەست پێکەنە جارێکی تر هەر شتێکی ئینسان بە گرنگ زانی کە جاری عەرزیەکات شکستە خوا سەر ناگرێت جاری دووەم جاری سێم جاری چوارم هەر ئەوە خۆی پامێکی ئەوە مهمە کە ئەوە ئەگەێنێ ئەم مەوزوعە ئەبێ حکومەت لای دەبکات. بێمە سەر ئەڵسی مۆزوعی لا مەرکەزی مۆزوعەکە تەمان لە کۆتاییەکانی سەدەی 20 تا سەری هەڵاوە پێشتر کە کۆمەڵگەی بەشێت بچووک بووە کەم بووە باسی عبودیەت بۆ دوای باسی ئیقتاع بووە ئێستا خەڵک زۆر بووە کە خەڵک زۆر بووە داخوازیەکان و کێشە و گرفتەکان ئەوەنە زۆر بووە قەتعەن بە مەرکەزی چارەسەر ناکرێ. هەموو دووەلی ئەوروپا هەموو ئەمریکا هەموو شوێنەکان هەموو وڵاتانی کە پێش کەوتون سیستەمێکیان داناوە بۆ بەڕێوەبردنی کاروباری خۆیان کە سیستەمێکی لامەرکەزیە. هەتا لەناو ئەمریکا کە 50 ویلایەتە هەرێکان بۆ خۆی ئیش کاروباری خۆیەکە کە مادام وابێت لێوە سێرەکەی ئەو وڵاتانە سیستەمێکی ئیداری و مالیان جێبەجێ کردو بۆتە هۆی ئەوەی کە گەشەی هەموو گەشەیەک لە ژێر سیستەما بکەن بۆ ئێمە چاوێت لێ نەکەین. لەبەرەوە بێین ئەژماری ئەو ئیجابەتانە بکەین کە سیستەمی لامەرکەزیەتی ئەکرێ بڵێ یعنی خەریکە نەژمێردێ. یعنی هەر لەم سلێمانیە تۆ بۆ ئیمزایەک گرتو بۆ هەولێر بۆ تەنسیبیە بۆ نەقڵێ بۆ شتێک لە هەموو شت و لە بچووک و گەورە تۆ بگەڕێتەوە بۆ پایتەخت. ئەمە خراپەکانی مەرکەز لە کورتترین پێناسەی لامەرکەزیەتە بریتە لە دابەزاندنی سەلاحیات لە مەرکەزەوە بۆ محافزەکان و قایمقامەکان. ئەگەر حکومت خۆی محافزەکەی داناوە خۆی قایمقامەکەی داناوە سەر بۆ حیزبی خۆیەتی بۆچی متمانی پێ نییە کە کۆمەڵی سەلاحەتی بۆ دیاری کات ئەو قایمقامەجێ مدیر ڕێحەت جێبەجێکە کەم دەمێنێتەوە بۆ قایمقام ئەویتر جێبەجێکە کەم دەمێنێتەوە بۆ محافظ تەمەن دیارە سەلاحەتەکان چەند نوعێکن هەنێکیان حیسریان هینی حکومت خۆیەتی هەنێکیشان هاوبەشە لە بینی حکومت و پارێزگا و قایمقام هەنێکیشان هەرینی ئەو دەستگا خۆیەتی. لەبەر منەوە ئەزانمە گەر بێت و حکومەتی هەرێم ئەگەر بۆی نەکراوە نەیتوانیوە نایەوێت ئەبێت لەم ساتە وەختە بە تایبەتی کە ئەمڕۆ ئەوە 50 ڕۆژە موچەیەک نەدراوە مەسەلەن و 4 موچە هەردووا کەوتووە کەواتە دەرکەوت کە سیستەمی مەرکەزی ئەگەر ناڵم فەشەرێ ناو ئەتوانم بڵێم یعنی کەلیمەکە خورس بێ سەرکەوتو نەبووە کە سەرکەوتو نەبووە ئایا مە خوازیاری ئەوە نیە حکومەت بیرە بکاتەوە لەوەی کە
سیستەمێکی تر بە ئالێتێکی تر بە میکانیزمێکی تر لەبەرەوە منوازم سیستەمی لامرکزی باشترین سیستەمە لە بۆدی ئیداری لە بۆدی مالی چونکە ئیجابەتەکانی ڕۆشنە ئەگەر خەڵکی محافظە ئیش بۆ خۆی مامۆستا بە بابەتێکی گرنگ باس کرد و مەبەست باسی موچەت کرد ینی ڕەنگە متفق بین لەسەرەوەی کە بەشێکی خراپی ئەوەی کە ئێستا وەزعی موچەوایە بەڕاستی بەشێکی خراپی ئیدارەدانی خۆمانە خراپ مامەڵەکردنی خۆمان لەگەڵ کەیسەکانە بە تایبەت لە دوای سیاسەتی سەربەخۆی و ئابووری ئەوانە ئەگەر مرکزیەتێکی تند هەبووە ئەو سەربەخۆی ئابووری ڕاگەیاندوونە بەڵام ئەگەر لا مرکزی هەبووە پێ وایە ئەوە بە ئاسانی ئەو بریارە بدرایەکە ڕووبکەینە سەربەخۆی ئابووری و مەسەلەن بە ساڵی 2013 370 ملیار دینار بەس بۆ تەنمی خالی هاتوتەم پارێزگای سلێمانی و بێگومان و پارێزەکانی دیکەش ڕاستە لە کاتێکا لە دوای 2014 و دەستپێکردنی سەربەخۆی ئابووری وەکو نمونەیەکی مرکزیت باسیەکەم بڕیاری مرکزی هەموو ئەمانە دیسانەوە گەیشتین ئەوەی کە ئێستا موچەی فەرمانبەران بەداخەڵ ئەو حاڵەدایە هەر بێگومان سەربەخۆی ئابووری خۆ حەزەکەم زین لە حقیقەتە سەربەخۆی ئابووری هەنگاوێکی مهمە بەس کە تۆ مەزەنەی داهاتی خۆتەکەی مەزەنەی شوێنەکانی ترەکەی بەو سیستەمە مرکزیەوە تا موفق ڕەوینتیایە بەڵێ موفق ڕەوین لە سیستەمی لەکە جوانە بەڵام بڕیاردانەکە هەیە لەگەڵ سەربەخۆی ئاوت کە تۆ هەرێمێکە هەبێ لا مرکزی هەتا لا مرکزی ئەگەر لا مرکزی پیادە بکرای حەزەکەم زانی کەم قسێ یان تۆزێکی نوعێکیشە شەڕی ناوخۆش دروست نەبوو ئەم حافظە بۆ خۆی ئەو حافظە بۆ خۆی لێرە منافسەیە بەڵام کە مرکز بوو شتەکان لەک ئاڵسکە و بۆ عقارە کەواتە مامۆستانی لا مرکزی نەگنامامە بەرەو دوو ئیدارەی و شەڕی ناوخۆ بگرە دوورمانە خاتەوە لەوە بەڕاستی بەرەو ئاسایش و ئیستیقرارەت و ئەمنیەت ئەسڵ ئەگەر لا مرکزی هەبێ خەڵکی ئەم پارێزگایە لە باش ڕناکە بۆش ئەزانێ ئەو باجی کە ئەیە ئەچێتە سنووقەوە چاوی تێوێتی لە ناو شارەکەی خۆیان پیادە دەکرێتەوە لە سیستەمی لا مرکزیە هەموو هەتا ئەندامانی ئەنجومن هەرچی ئەو کەسانی کە مۆزەفن لەم شارە دڵسۆزانەتر مامەڵەکەن و ئیشەکەن و جدیە بەلیشە بۆ چونکە ئەزانن مادام ئەم هەڵبژێراوە کارمەندە بەڕێوەرێکی گشتیە ئەگەر شکستی خوار خۆی ئەودارە بێتیایە بەڵام ئەگەر ئێستا شکست خوا ئەڵێ من تەوجیم بواتۆ لەسەرەوە وچوتی میکە علاقەی بە منەوە نییە بەس ئەگەر هەمووی خۆی مەسئول بوولی شەوە خاتە سەر ڕۆژ قاچێکی هەیە دوانیتری بۆ قرزەکە چاوێکەکە بە چل چاو بوو ئەوەی لە پرۆسەکە سەرکەوتو بێ چونکە هەمووی خراوەتە ئۆباری خۆی لەبەرەوە لەمەوە قیاسێکە بۆ ئەکرێت من دوایی حەد بۆ بژمێرم لە ئیجابیاتی وڵات دوای بۆمان بژمێرم حەزەکەم بیرەران بەتاوەتی بەس کاک محەممەد شێخ زۆر جار بەداخەوە نەزعەیەک لە هەر شوێنێکەوە ئەوێت ئەم بابەتە بە سیاسی بکە لە کاتێکە وەکو من لە سەرەتا شۆ باسم کردم بابەتە هەموو فراکسیۆنەکان پێکەوە لە 2007 دەنگمانداوە بۆم پرۆژێ و پرۆژی هەمومان بۆ پێکەوە لە دواترە ئێمە من بیرمە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەموو لیستە جیاوازەکان باسی لا مرکزی و شۆڕکردنەوەی دەسەڵات و خزمەتکردنی خەڵکمانە کرد پێدوانی ئێستا کاتیوێک کە هەمومان ینی ئەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردن باسمان کردووە بەڵێنمان داوە ئێمە وەکوژێتی ئێوە گۆڕان خەڵکیکە وەکو مامۆستا جەنابیان وەکو یەکگرتووی ئیسلامی ینی باسی دابەزانی دەسەڵات و شۆڕکردنەوەمان کردووە ئێستا تر کاتیەوە نیە بەم بەڵێنی خۆمان نابچینەوە بەڕای جەناب حەزەکەم باسی ئەوما بۆ بکەیت سڵاو لە بیرە تەواوی بینەرانی کەناڵە خۆشەویستەکەی گەلی کوردستان و پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی کوردستان بەگشتی یەکەم هیوادارم ئەم مانگە پیرۆزە بێتە خێر و خۆشی بەڵێ بە تەئکید لە بانگەشەی هەڵبژاردننی نیسانی 2014دا تەواوی لایەنە سیاسیەکان کە بەشداریمان کرد لەو هەڵبژاردنە لە کێبڕکیەکە ئیکێ لە تەوەری بەرنامەی کاری فراکسیۆنەکان یا لیستەکان باسی لا مرکزیەت بوو من سەیرم لەوە دێکە لەم کاتە کە هاوڵاتیانی هەرێمەکەمانەوە ئەم پارێزگا بە دیاریکراوی کۆمەڵێ لایەن بەداخەوە یانم کۆمەڵێک کادری لایەنێک یا چەند لایەنێک ئەڵێن ئەمە بۆ کاری سیاسی هیوادارم هیچ لایەنێک ئەم بابەتە وەکو فشار بەکار نێنێ بۆ ئەوەی لایەنێک تری پێ بترسێنێ یا پەراوێزخا یا شتێکی پێ بکە طبعا ئەمە لە هەموو وڵاتێکە سیستەمی لامەرکەزی بە حکمیەوەی ئێمە 6 ساڵە ممارەسەی ئەو ئیشەکەین لە ئەنجومەنی پارێزای سلێمانی مرکزیەتەکە بۆ ئێمە بووەتە بارگرانێکی قرس و 29 ساڵی حکوومەتی خۆبەخۆیی خۆمان شایەتی ئەومان بۆ دا ئەتوانین لە دەیان بەڵگە و دەیان راپۆرت و دەیان دیکۆمنتمانەیە کە حکوومەتی مرکزی سەرکەوتو نەبووە جیاکاری کردووە بەداخەوە و باشترین دەرچە باشترین پرەنسیپ ئەو یاسایە کە ئێمە لە ئەنجومەنی پارێزای سلێمانی لە ساڵی 2009 پەرلەمانی کوردستان دەری هێناوە و تەواوی لایەنە سیاسەکان متمانەیان پێداوە هیوادارم لەم کابینێدا کە هەرسێ لایانی
دەسەڵات کە لەم کابینە نوێمە یەکێ لە خاڵەکانمان جێبەجێکردنی ئەم سیستەمەیە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەر چوار پارێزگاکەی هەرێم بە هەردوو ئیدارە سەربەخۆکەوە دیارە فەرق و فروقات زۆرە من نامەوێ بچم بسەری من باسی گەرمیانت بۆکەم ئێمە خاوەنی ڕۆژانە 30,000 بەرمیلین کە لە ناوچەی شاری کفری ئەتوانیم ڕۆین سەیری کفری بکەن کفری لە ئێستادا بەهۆی ئەو سیستەمە مرکزیەوە وەکو لادەی پێهاتەوە بەداخەوە کە شاری وەزیران بوو ینی شاری کفری یان شاری کەلار یان وەکو پێویست لە چاو ناوچەکانی ترا لەبەرەوەی حکوومەت و ئەو دەسەڵاتی کە بەداخەوە نەیتوانیە سەرۆت سامان وەکو خۆی دابش کات ئەگەر ئێمە بە ئەم حکوومەتە کە هەرسێک لایانی برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و بەسوودنەوەی گۆڕان پێکێناوە با 2 ساڵە مشت تاقیکەینەوە ئەوە بەداخەوە ساڵێ لە ئەم کابینە تەواو بوو تا ئێستا دەستیان نەبردە بۆ جێبەجێکردنی ئەو لا مرکزیەتە من باسی نەوتەکەی حەسیراکەم بەس دووکەڵ و بەس ماڵوێرانەکەی بۆ خەڵکی گەرمیانەکە ئێمە دەیان شۆڕش و دەیان قوربانیدانی وەکو ئەنفال وەکو شەهیدمانێ بەڵام بەداخەوە تا ئێستا نەمانتوانێت وەکو پێویست لە خێر و بێری ئەم وڵاتە سوودبەند بین نمونەش دێرمەوە مەسەرەن ئێمە تونێلێکمانەیە کە سنووری داری گەرمیان بە پارێزگای سلێمانی و هەولێر و هەڵەبجەوە بەسێتەوە 400 مترە بەڵام لە زیاتر لە 20 ساڵە بەسەر ماوەکەیە تێپەڕێ بەڵام لە هەمان کاتدا من لەگەڵ ڕێز و حرمەتما بۆ شارێکی وەک زاخۆ 143 ملیار دینار دابینە کرێت بۆ پرۆژەیەکی تونێلێک کە زیاتر لە 3600 کیلۆمترە ئەم جیاکارانەوە ئاکا ئێمە جەختکەینەوە لە جێبەجێکردنی ئەم یاسایە کە یاسای لا مرکزیەتی دارایی و کارگەڕیە ئێمە با حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو سێلایانە ئەم ئەزمونش تاقیکەینەوە لەبەرەوەی هاوڵاتەکانمان ماندوون دوای 29 ساڵ تازە لە 2020 داین لەم بۆ مانگی 5 تا ئێستا هیچ موچێک بۆ موچەخۆران و پرۆژەکانی وەبەرێنان بەداخەوە پرۆژەکانی خزمەتگوزاری هەمووی بە نیوەچڵی ماوەتەوە ئەمە کێ لەی بەرپرسە ئێمە با چاو لە خواروی عێراقین با چاو لە دوای 2023 ئەوان بکەین کە ئەوان کاریان بەو سیستەمە کردووە و هەرچەند ئەوانیش بەهۆی ئەو ناکۆکیان هینەوە وەکو پێویست نەیانتوانێت مەمارەسەی ئەو دەسەڵاتە بکەن بەڵام خۆی لە خۆیان نەهاتوون دەست بوون بۆ قوتی موچەخۆران و دەست بوون بۆ پرۆژەکان بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەیسا باشترین ئەزمون باشترین کە ئێمە لەم ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێمان کرد لە سنووری دارەی گەرمیانە لەبەرەوەی دەسەڵاتێک چۆن بڵێ خۆبەخۆیی بوو توانرا جوانترین ممارەسە بکرێت مەسەرەن لە سنووری پارێزگای سلێمانی لەبەرەوەی کارتی تەندروستیەکەی سەرکەوتوو بۆ توانرا من لەگەڵ ڕێز و حرمەتما بەڵام ئەبێ حکوومەت لە زووترین کاتیانم لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە ئەمە بێتە مێژوو بۆ ئەو لایەنە سیاسیانە ئەبێ جێبەجێ ئەو یاسایە بکەین لە پێناو ئەم دۆخەنا هەموارە کە تەواوی هاوڵاتیان پێوە دەناڵێنن هیوادارم لە پێناو کەمکردنەوەی ڕۆتینات ناکرێ ئەم یاسایە کە جێبەجێکرێت کات بۆ هاوڵاتیان کات بۆ تەواوی جونکەکانی ئەم وڵاتە ئەگەڕێنێتەوە بەڵام کاک محەممەد ئیزافەتەن تەئیدەن بە قسەکانی جەناب حەزەکەم شتێکە بیرخەمەوە دەوڵەمەندیکەم باسەکەی جەناب ئەساسی دروستکردنی پێکەنانێم کابینەیە وەرەقەیەکی ئیمزاکرای نێوانێکی و گۆڕان لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە بۆ دروستکردن کابینە ویچێک لە خاڵەکان کە جەختی لەسەر کراوە و ئیمزای لەسەر کراوە بریتە لە دابڵزانی دەسەڵاتی پێویست کارژێڕی و دارایی پێویست و پارێزگاکان واتە ئەمە ئەساسێکی پێکەنانی کابینەکەشە بەڕاستیانی خاڵێکی ڕێکوتنەکە کە حەقوای لایەنە پێکەنەرەکان بەسەر مراجعی ئەو وەرەقەی بکەن کە خۆیان ئیمزایان کردو بەڕاستیەوە جێبەجێکەن تو شتێکی باس کرد کاک محەممەد ینی حتمما جەناب نوێنەری زۆنێکی نوێنەری سنووریشی کە خاوەنی 100,000 ئەنفالە و قوربانیدەری گەورە و قوربانیدەری سەرەکیە و گەلی کورد لە ڕووی معنەویەوە سوودی گەوری لە بەڕاستی لە نازنا و لەوەی گەرمیان بینیەوە بەڵام ینی وەکو باسی کفری کرد کفری شاری وەزیرانە کۆنترین قەزایە مەسەرەن عریق ینی مێژووی چەونە عریقی ئینسان حەسەکە فەخری پێ بکە بەڕاستی بە کفری بنمونە ئەگەری ئێستا کفری ئەو حاڵی تیابێکە جەناب لە هەموو کەس باشتر زانانی چووکە لەو زۆنەی و بێزگەلەوە ئەمەش باسی شتێکە کەم بۆ بکەی کاک محەممەد ینی بۆ بینەران ئەو ڕوونکەیتەوە باسی جیاوازیت کرد ئەو جادەی نێوان سلێمانی و گەرمیان کە جەناب پیایی بۆ سلێمانی ئەمەش پیاین بۆ گەرمیان ئەوە چەند ساڵە چەندی قوربانیدا ئەگەر ئەم دەسەڵاتە لە بەردەستی پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان بووە یانیش ئەم ماوە دوور و درێژی پێ بچێت لە کاتێکە مەلەرزەکەی دەربەندی خان
بەڵێنەکانی حکوومەت بۆ دوای مەرزەکەی دەربەندی خان و ینی ئەوانەی حکوومەتیش بۆ بەداخە بۆ لافاوەکەی سنووری دهۆک کەمە زۆران پێ ناخۆشەکە هەر هاوڵاتی هەر شوێنێکی کوردستان زەرمەندە بێ بەڵام سەری بەڵێنەکان کە بۆ لافاوەکەی دهۆک چەند زوو چوو بە پیرە بەڵام بۆ مەرزەکەی دەربەندی خان کەزنا بە ئەچیت شارەزایی لەسەری هەیە چەندێکی لێجێبەجێ وەڵام من شتێکی جوانت بیر هێنا ئەویش باسی بۆ مەرزەکەی دەربەندی خان بە حکومەوەی ئێمە نوێنەرایەتی ئەو سندورەمان کردووە لەو سەردەما بەڕێز کاکنێچیر بەرزانی وەکو سەرۆکی حکومەت سەردانی دەربەندی خانی کرد لەبەرەوەی سەرۆکی حکومەت و هاتە ئەو شارە لەو کاتە فەرمانی کرد کە شۆفڵێک بدرێت شارەوانی دەربەندی خان خۆدەزانی دەیان ماڵ و لە گەڕەکانی ئەو شارە جوانە وێران بوو لەبەرەوەی شارەوانی دەربەندی خان شۆفڵی نەبوو تا ئێستا شۆفڵەکە نەهاتووەوە 2 ساڵ بەسەر ئەو هاتنەیە و برابەڕێزە هاتووە ئەمە ئەو بەڵێنی شۆفڵ جێبەجێ نەکرێت بڵێ ئەگەر باشە ئەمە عیبەیە بۆ حکومڕانی ئەم هەرێمە ئەوە واکە ئێمە دەست بووین بۆ لا مەرکەزیەت یانم مەرکەزیەت ئەم سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆوە هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان زەرمەندی ئەساسی بووین مثلا من خۆمێکێک من قوتان ئاگدارن قوربانی ئەو ڕێگەی کەلار دەربەندی خانە بووم کە تووشی ڕووداوی هاتچۆ بووم یانم بەقەت کارەساتی هەڵەبجە ئێمە شەهیدمان داوە خەڵکمان کردە قوربانی ڕۆژانە ئەوە ئێستا تۆزێک قەدەقی هاتچۆیە ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەیان و خۆتان دەبینن ئێمە هاوڵاتیەکانمان بێتە قوربانی لە پێناو چییە لە ساڵی 2009 بۆ 11 ساڵەکە فەرمانی ئەو جووت سایتە دەرچووە بەڵام بەداخەوە لەگەڵ ڕێزما بۆ پارێزگای هەولێر جادەی 150 کرێت وای کردووە ئەمە وەبەرهێنەکان کۆچەکەن بۆ پایتەخت لەبەر ئەو مەرکەزیەتە کە گرنگیە درێتە پایتەختی هەرێمەکە نادرێتە دهۆک ئەی دهۆک گوناحی چییە ئەی شاری سۆران گوناحی چییە پارێزگای هەڵەبجە کە ئێمە سمبولی نەتەوەی ئێمە هەڵەبجەیە هەڵەبجە گوناحی چییە یانم ناکرێت مەسەلەن ناحەی ڕزگاری ئێمە نەمانتوانێت وەکو پێویست ئاوڕێک لە کەسوکاری ئەنفارەکانمان بدەین و نەمانتوانێت وەکو پێویست خێری و بێری ئەم وڵاتە دابشکەینە سەر کوچە و کوڵانەکانە ئەگەر ئێمە مەسەلەن نمونەی مەرزێکمانێ مەرزی پەروێزخان کاکە ئێمە ڕۆژانە بە حکومی من تەماسم لە بە حکومی کارەکەمانەوە ڕۆژانە زیاتر لە ملیارە دینار ئێمە داهاتمانێ بەڵام تا ئێستا هیچ پرۆژێکی خزمەتگوزاری لە مەرزەکە جێبەجێ ناکرێت لەبەرەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەیە ئەگەر دەسەڵات برێتە ئیدارەی گەرمیان خۆی هەڵاسێ بە چاکردن و نۆژەنکردن و قیرتاوکردنی ڕێگاوبانەکان بەڵام لەبەرەوەی دەسەڵاتەکە مەرکەزیە نمونەیەکتان بۆ دێنمە لەم کۆرۆنا بەداخەوە زیاتر لە 500 کارگوزاری سنووری دارەی گەرمیان لەبەر واژووی مدیر عامێک 2 دانەمانگ لە کاتێکە کۆمپانیایەکی کەرتی تایبەتیش خۆڵ و خاشاقی گەرمیان ئەباتە ڕەوە لەبەر واژوویەک 2 مانگ ئەو کارگوزارانە کە موچەکانیان 300,000 دینار بووە گیرۆدە بوون تا پەنا براوەتە بەر خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمە بووە ئەمە کێ لێ خەسارە ئەمە سوودەک ئەمە وەفاکانە بۆ کەسوکاری ئەنفال کراوان ئەمە وەفاکانە بۆ کەسوکاری شەهیدەکان دڵنیاتانەکەمەوە ئەوە من هیوادارم لەم مینبەرە بەڕێزەی ئێوە حکوومەت ئەبێت ئەمڕۆ بێ ئەمڕۆ ئەم یاسایە جێبەجێکە لەسبەی وە من داواکارم تەواوی ڕۆژنامە نووسان تەواوی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی شەقام بێنە سەر خەت لە پێناو بەرژەوەندی خۆیانە ئێمە بۆ ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە تەواوی فراکسیۆنەکە خۆشبەختانە بە تەواوی ئەندامە بەڕێزەکانی ئەنجومەن کە هەر CO2 ئەندامەکە نەمبیستوە کەسێک بڵێ من دژی بە برادرانی پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئەوانیش هاوکار بوون لە ئەنجومەنەکەی خۆمانە هیوادارم لە هەولێر و لە دهۆک جێبەجێ بکرێت و لە زووترین کاتیشە ئەنجومەنی پارێزگایەک دادنێ بۆ هەڵەبجە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە بکرێت نەک لە پێناو هیچ حزب و هیچ لایەنەکە محەممەد درێژە بە قسەکانمانەی بەڵام پشوێژی کوردوەرەگرین و دوای پشۆکاگەڕێنەوە تەورەکەمان تاواکەین. بینرانی بەڕێز دووبارە سڵاو درێژە بە گفتوگەکانمانەدەین لەگەڵ بەڕێزان مامۆستا مادی سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کاک محەممەد شێخوها بەندامی فراکسیۆنی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبارەی خراپەکانی مەرکەزیەت و باشەکانی لا مەرکەزی ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەهۆڵی بۆ داوایەکە پێمان خۆش بابەتە زیاتر ینی بۆ خەڵک ڕوون بێتەوە کە هۆکاری داواکە و پێداگیریەکەی ئێمە چیە و باشەکانی لا مەرکەزی و خراپەکانی مەرکەزی مامۆستا پێشناوبڕەکە کاک محەممەد شێخ باسی هەنێک معاناتی سنووری گەرمیانی کرد و حکومی جەنابی نوێری و زۆنەیە ئێمە پارێزگایەکمان هەیە پارێزگای هەڵەبجەیە ئەم پارێزگای بەداخەوە تا
ئەو ئەنجومەنی کە بڕیار بووی بووی پێک نهاتووە کە ئەمیش دیسانەوە ئەچینەوە سەر خراپەکانی مرکزێت و ینی ئەوە کاک محەممەد نمونەی شێنا باسی ئەو شۆفڵی دەربەندیخانی کرد کە بەڕێز سەروشی کابینی پێشوو بەڵنی پێدا بەڵام تا ئێستا شۆفڵە نەگەشتووە یعنی پێ دوایە ئەگەر ئیداری گەرمیان یان پارێزگای سلێمانی بودجێکی وای لەبەردەست تا بێ محتاجی شۆفڵێک بێ کە چاوەڕوانی ئەنجومەنی وەزارە حکوومەتی هەرێمی کوردستان ئایا پاری شۆفڵێک ئەوە زۆرە کە لە ئیدارە محەلەکان نەبێ مامۆستا گەورەترین شتەوەیە کە ئینسان هەڵەیەکی بینی هەڵەکە چارەسەرکە ئەگەڕی دوولی ئەوروپا پێشکەوتووە ئەمریکا پێشکەوتووە کە پێشکەوتووە بڕی سێری پێشکەوتەکان کەی ڕێگەزانین لەکوێوەیە ئەوان ئیعترافەکەن بە هەڵە دوای هەڵەکان چارەسەرەکەن بۆ من ئەم مەوزوع مەسەرەن کە ئەزانرێ سیستەمی لامەرکەزی سەرکەوتوو نەبووە ئێبێ ئیعترافی پێ بکەی ئەنجا لە کوردستانیشا توانای مرۆیی و کەسی پسپۆڕ و کەسی شارەزار نەک زۆر هەر زۆرە بەس ئیرادەیەک نییە بۆ تەنفیزکردنی ئەو مۆزوعانە ئەگەر نامە دانەماوین بزانین سیستەمی لامەرکەزی چۆن پیادە بکەین هەر ئێستا قەرار دەرچی بڵێن با ئەمە پیادە بکرێ ئادی ئالەتی بۆ تەرتیب بکەین و دەستی پێ بکەین لە خلالی ناڵم چەند ڕۆژەکان چەند هەفتەیەکە لە ڕێی مامۆسایانی زانکۆ کەسانی شارەزاوە سیستەمی لامەرکەزی پیادەیەکرێ ئەو کاتە ئەم سیستەمە بێگومان نە پارێزگای هەڵەبژەی کێشەی بۆ دروستە بێت نە شۆبڵێت هەتا کەوترە شۆڵن ئەموو کەمە کەچی ئەوەش هەم ڕۆشتوو لا محاڵەتێکە ئەم باسانەکە یەکرێت هەر باسی ئیداری باسی مالیە چۆن بەتابەتی ئیشی حکوومەتە حکوومەت ئیشەکان بێت لە خزمەتکردن بە هاوڵاتەکانی خۆی ئەگەر لەم مۆزوعە موفق بێ تەمەنیشی زیاکە کەسێ بێوێ تەمەنی درێژ بێت و ڕێزی لێ بگیرێ و باشتر یعنی حزوری بێت لە ساحەکە ئەوەی خزمەتگوزاری زیاتر پێشکەشکە لەبەر پرینسیپی لامەرکەزی هەمە بێتە هۆی درێژبوونەوەی حکوومەتەکە خۆشگوزارانی خەڵکی و خەڵکی دیفاع لە دەسەڵاتەکەشەکە بەس ئێستا هەستەکەی خەڵک بەو شێوەیە نیە لە هەموو ناحێک و کەم و کوڕیە لە کشت و کاڵ هەیەی لە پیشسازیەتی لە بازرگانێتی لە ڕێگەوبان هەیەی لە تەندروستی هەیەی لە هەموو شتەکە هەیەی لەبەرەوە من ئازانم حاجە بەوە کات پرینسیپی لامەرکەزی دەستی بۆ ببرێت و حکوومەت ئیعتراف کا بەوەی کە ئەمەی کە ڕابردووە موفق نەبوو زوو بیرکاتەوە لە شتێکی تر سێکتەرانی کە باسێکی مۆڵەتەکانیان هیچی لە سلێمانی نادرێت نە مڵەتی پرۆژە برهان لە سلێمانی دەرێت نەی پرۆژەی کشتتوکڵی نەی پرۆژەی پیشسازی ئەوە هەموو پێویستی بە دەردەمەرکەزیەتەکە وای کردووە کە پێویستی بە ڕەزامەندی بەڵێ لە لامەرکەزیێتە مثل سلێمانی پێکاتەی فکری و ڕۆحی و سلوکی و یعنی کەلتوری جیاوازە لە هەولێریش جیاوازە لە دووهۆ کە تۆڵێ با پرینسیپی لامەرکەزی پیادە بکەین کەلتورەکان مادام جیاوازە ناکرێت یەک کەلتور ئەم برکا بۆ سێ محافظە و چوار محافظە ئەبێ هەرەکان ئازادی و سەربەخۆی خۆی هەبێ ئەنجا لەرا منافەسە دروستە بێ وفي ذلك فليتنافس المتنافسون با لە منافەسە بکەن لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە لەبەرەوە من ئازانم یعنی حەچی بە شوێن ئەو سڕە ئەگەڕێن بۆچی حکومەت دەزان بۆ پرینسیپی لامەرکەزی لە سڕەکەی تێناگەم با بە تێمانگەێنن کە مرکزی بەقوترە بم بنەمایانە ئێمەش دەستی بێبی بەڵام تۆ بە چای خۆ دەبینی کە مرکزیەکە سەرکەوتوو نەبووە ئیشەکان دوا ئەکەوێ خەڵکی ئەڵهایەتی لەسەر هەموو شتێک ڕۆتیناتێکی زۆر و زەبەنە عکسەکەی بریتێ لە سورعەتی کار ئەنجا دیموکراسی لە 100% دێتەوە لەگەڵ لامەرکەزیە لە 100% بەس عکسەکەی ئیستیبدادی لەگەڵ مرکزیە دەدێتەوە کەمەی دیعای دیموکراسی و فرە حیزبی و فرە ڕەنگی و فرە دەنگیەکەین خۆ لە پاڵیا باسی لامەرکەزیە بوومە پیادە ناکەین با ناحیە سەر بەخۆ بێ قەزایە ئەنجا من ئەزانم پرینسیپی لامەرکەزەکە پیادە بکرێ ئەبێتە هۆی ئەوەی کە هیچ محافظەیەک و هیچ قەزایەک بیر لە جودایی نەکاتەوە کە تۆ بزانێ هەموو مافەکانی پیادە کراوە هەموو پابەت من بە پایتەختۆ بەس بزانی پیادە نەکراوە گرمەگرمێک دروستە بێ بۆڵە دروستە بێ ناڕازایی دروستە بێ لە پێناوی بێدەنگکردنی خەڵکە لە پێناوی نەک بێدەنگکردن یعنی قەناعەت پێکردنی خەڵکە ئەبێ ئازادیان کەی لە بوعدی مادیە یعنی لامەرکەزێکی دارایی لامەرکەزێکی ئیداری هەچی ئەو ئێوە کە تۆ کار ئاسانی بۆ کرد ئەوە لە وەڵا بە هیچ مشکلێکم لەگەڵ ئەم حکومەتە دەسەڵاتانیە هەچی ئێوێ ئەو داهاتی کە خۆی هەیەی دیارە بەعزی داهاتی هێنی ئامێنی هینی مرکز خۆیەتی بەڵام زۆر داهاتی هینی خۆیەتی ئەویش بەنسبە تەناسوبە مەسەلەن ئەگەر هەموو نەوتەکە لە محافظەی سلێمانیا بێ نەوت شتێکی یعنی سەرانسەریە بەڵام بعضێک شت هەیە کە تایبەتە بە محافظەوە ئەوی ژینی خۆی هەیە بابین ئەمانە تەرتیب بکەیت مامۆستا باسی نەوت و موچە کرد دوشتی زۆر گرنگە یعنی ڕۆلی حکومەت ڕۆلی باوکانی حکومەتەوەیە کە هەم موچە بۆ
فەرمانبەرەکانی دابین دادپەروەر بێ دادپەروەر بێ هەمیش خزمەتگوزاری بۆ خەڵکەکەی تر دابین کە بەڕاستی ئێستا کە حاڵی موچە ئاوایە ئەمە خۆی تەوەریەکە دیسان بنمونە ئەو دەمانگ لە کابینی ئەم کابینی هاوبەشێنی وانێژێتی و پارتی و گۆڕان تێپەڕیوە هەتا ئەو گوسێتی زامی نەکرد بەڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا کە بریتە لە ڕادستکردنەوە بۆیە نقطەیەکی زۆفی داوە دەستەوە کە بەداخەوە موچە بگات ئەم حاڵەکە تا ئەمڕۆی مەقسەیتاکەین موچە نهاتوە ئەگە گەرم بڕیارە مرکزی بێ ئەمە نەتیجەکەی بەڵام ئایا ئەگەر لا مرکزی بووایە خەڵک خۆی ینی ئیدارەکان کە نزیکترن لە خەڵکەوە قبولیان نەکرد ئەم ڕێکەوتنە لەگەڵ بەغدا جێبەجێ نەکرێت لەبەروی حاڵمان گەشتووەتە ئێستا ئەوە بەلایەک بەلای دوو ئێمە پێمان وایە کە ئەگەر موچە ئەمە حاڵەکەیەتی خزمەتگوزاریش حاڵەکەی لە باشتر نییە بەڕاستی پێمان وایە بەڕاستی لا مرکزی کاریگەڕی و دارایی بۆ خزمەتگوزاری پرەنسیپێکی شیاوە بۆ ئەوەی کە خەڵک ئەو داهاتی ئەیدا بە حکومەت بە جۆرێکی کە وەریگرێتەوە لا مرکزی دادپەروەری پیادەکە لا مرکزی شەفافیت پیادەکە لا مرکزی لەگەڵ بنەمای دیموکراسیا یەتەوە لە هەموو حاڵەتێکە من بابەتێکم نووسی تەواو نەکردو هێشتا بەس باسەکەم لە باسی داهاتە داهاتی نەوت ئەموو خۆزگار لیژنی پیشسازی وزە لە پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی نەوتە لەگەڵ وەزارەتی داراییە هەمویان پێکەوە ڕابردێکیان عەرز کردایە بیان وتایە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئەمەنە بیرە ئەمەنە کێڵگەی ئەمەنە بیرە ئەمەنە داهاتەکەمانە بەڵام هەرێکان ڕقەمێک لێدا لیژنی پیشسازی وزە لە پەرلەمان ڕقەمێکی لایە وەزارەتی ڕقەمێکی تری لایە وەزارەتی دارایش ڕقەمێکی کە هەریچی لا نەبێ نازانم ئەمە ناکرێت بەو شێوە بڕوە ئەگەر ئێمە حکومەتداریەکەین یەکەم صفاتێک کە لە ئینسانە بێ عەدلە دادپەروەریە دادپەروەری لە فۆقی هەموو شتێکی ترەوەیە ئەنجا تۆ لەنەوە تا ئەم کێشەوەیە لە داهاتی ناوخۆش ئەم کێشانە هەیە لە داهاتەکانی دیش ئەم کێشانە هەیە لەبەرەوە من وازم ئەگەر پارێزگای سلێمانیان پارێزگای هەولێر داهاتی ناوخۆی شتەکانی لای خۆی بۆیە دەستێکی ئەمین بە شەفافی ئێستا بەدار موشێکی ئیشکالوانە بوو ئەسە موسە ناتوە نازانی یەد نایەت ئەبێ نابێ لەبەرەوە ئەبوایە ڕەسیدی مەسەرەن چەند مانگ من بۆیە چونکە وازم ئەو داهاتی کە لە هەرمی کوردستانە هەیە من لە کۆبل ئەنجومەش باسم کرد داهاتی ئێمە فعلەن ئەمەی کە تێکەوتین موچەمانێ بە هەلەلا بیڵێمەوە جارێکی تر ئەگەر لەوانێ بەعزێکی شەپی خۆش نەبێ بیڵێن باشە داهاتی هەرێمی کوردستان بەوا بە هیلاکە ئەڕوا ئەمە نەتیجەیە بۆ ئەو بێسەروبەری کە لە ڕابردووە کراوە خراپ ئیدارەدانی ئەم وڵاتەیە کە پاش 29 ساڵ ئەنجا ئێستا موچەمان نییە موچەکان من وتشم لە کۆبوونی ئەنجومەنە موچە بەپێی ستانداری جیهانی لە 40 نەفرێکە بێ فەرمانبەر بێ یعنی لە 40 ملیۆنێ یعنی لە ملیۆنە 25,000 یعنی لەم 5 ملیۆنەی هەرێمی کوردستانە بێت 125,000 مۆزەف بێ بابە بیکە بە دووەرە 250 بابە 300,000 مۆزەفمانێ ئێمە لە هەرێمان تقریبا نزیکەی ملیۆنێک و 500,000 مۆزەفمانی کاتە ملیۆنێک و 200,000 مۆزەفمان هەیە بە بندیوار و دوو موچە و سێ موچە و چوار موچە ئەگەر بە معدەلی وەسەد ڕقەمێکیان بۆ دابری بڵی هەرێکیان لەوانە لەو ملیۆن و 200 بابە لەو ملیۆنە 500 ملیۆن وەرەگرێ 500,000 وەرەگرێ زەربی کە کاتە 600 ملیار دینار ئەچێ بۆ دوو موچە و سێ موچە و بندیوار و بنپاسار و فڵاش ئەم 600 ملیارە ئەمە بریتی نییە لە پارەی سۆشیال لە ئەوروپا سارە ئەندامی ئەنجومەن هەیە لە ئەوروپا بووە ئەی سۆشیالان پیاوە بە سۆشیال زۆر مانایەکی جوانیە کە ڕۆی لێوێ ئیشی نییە سۆشیالەکە بۆ دیارەکەن چی ئەزانیاڵە من لە سایقی ئەزانم لەوە ئەزام ناوتە نووسن دوای تەلەفۆنە بووەکەن وەرە ئیشەکەمە دۆزیتەوە ئەڕۆیتە سەر ئیشە سۆشیالەکە ئەبڕن چونکە لەوێ مەعاشێکی تر هەیە لەوێ دەرکرایی فەسڵ کراییان وازێنە سۆشیالەکە دەدەنەوە ئەم 600 ملیار دینارێک کە ئەدرێ بنپاسار و بندیوار و ئەوانە ئەمە سۆشیال نییە ئەمە هەیە کەڵم دوو موچیانی موچەیەکی تریشی کە ئەڵێی بندیواری عنی لە زیایی خۆ جا هەرەکە بە دۆری خۆیان سێر کە چەند کەس پار ئەم پارانە حەزەکە مزانین لە بۆدی دینیوە بە مطلقی حرامە بۆ ئەو 600 ملیارە پاری ئەو موچە خۆرە حەقیقیانەیە کە نایاندرێتی ئێستا موچە خۆری حەقیقی پارە وەرناگری چونکە پارەکەی خەڵکی کتب بردی کە پێویست ئەبای وەری نەگرتایە لەبەرەوە لێوە سیرکەین ئەبێ حکومت مەڕاجعەیە لە مۆزوع بکاتەوە لە مەوزوعی موچە لە مەوزوعی بندیوار لە مەوزوعی داهاتی نەوت داهاتی ناوخۆ ئەمە بەچی حەلەکرێت بە دەستگایەکی لامەرکەزی بەهێزی شەفاف لە کەسانێک فعلەن دەستگای لامەرکەزی بە مطلقی دژی گەندەڵیە هەر پێ کاتێکی خۆی وایە بە تایبەتی کە لە پارێزگایەکایە و هەموو ڕەنگێکی تایە و هەمووشی بۆ محافەزەکەی خۆی هەوڵەدا ئێوە زۆرترین داهاتی دەستکەوێ و زۆرترین خزمەت بکات
و پێشی هەو دەرباتەوە ئەوژێ پێشی هەڵبژاریش بۆ کرەوەی کە خەڵنەری خۆی لەبەرەوە منێرۆ داوا کەم حکومت ئەگەر ئەوێت خۆشەویست بێ لای هاوڵاتیان و سەرتاوە باسم کرد لە ئەوروپا کەس لە باش ڕناکە بۆ چونکە باش بە ئەرکی بەرهەمەکەی وەرەگرێت نە شانازی پێوە کاچگەڵە ئەم باجی کە ئەم قازانجەکەی بۆ خۆمە بێ بەس من حەزەکەم فلزنم بۆ نازان بۆ نازانی ئەکوێتە باخەڵێکیەوە هەر کەسی هەر شتێکی خرج کرد و ئینتاجەکەی بە چای خۆی بینی 100 خۆی کا بە قوربانی لێرەوە بۆ پاراستنی حکوومەت بۆ پاراستنی شکۆی حکوومەت بۆ پاراستنی داهاتی ناوخۆ بۆ پاراستنی لە ڕووی سایکۆلۆژی و خۆم خەڵکە کە ئەڕوا بۆ خارج من ناو ڕۆشتن ناو سەری خۆ هەڵگرتن سەری خۆی هەڵدەگرێ حەزەکە گیانی دەرچێ بەدەستیوە لەبەر حکوومەت مسئولی ئەوەڵ و ئەخیرە خەڵک بە دوای ژیانێکی باشتر بڵێ هەر باڵندە کە کۆشەکە بۆشی باڵندە کۆشەکە لە شوێنە کۆشەکە یان سار دەچێت بۆ شوێنی فێنەک یان گەرمەچێت بۆ شوێن ینی هەمیشە کە ئینسان کۆچەکە لە خراپەچێ بۆ باش تو بڵی کەسێکەوەنە سەری لە شێوابێ کاک محەممەد باسی نەوتی حەسیرە و ئەوانەی کرد لە سنووری گەرمیان کاک محەممەد ئێوە وەکو ئیداری گەرمیان من دڵنیام ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگەی لە وردەکاری نەڕێکوتنە نەوتەکانە ئەو نەوتی کە داهاتەکەی چۆنە مامەڵەکەی چۆنە و ئایا گرێبەستی کۆمپانیاکە چۆنە ئایا ئیداری گەرمیان ینی هیچی پێکرێت چکە ئەڵێن ئەوەی ئەگەر کوردێک بۆ نونە بێ بچێت لەو کۆمپانیا یان لەو پرۆژەنەوتیانە کار بکە ڕەنگە یا هەر شۆفێری یا پاسانی پێ بڕێ یان چایچێکی لە یان چێشخە کارمەندێکی چێشخانەکەی پێ بڕێ لە کاتێکە ئەو مەفروض بکە ئەو کۆمپانیان ڕاهێنان بە کادری ناوخۆی سنووری ئیداری گەرمیان بکەن یان سنووری گەرمیان بکەن کە خۆی بتوانێت دوای ئیداری خۆی بە ئێوە لە گەرمیان زانیاریتان چۆن لەسەر ئەم پرۆژەنەوتیە واللهی بەداخەوە هیچ زانیارێکی ئۆتۆمان نیە مەسەلەن من بابچمە سەر بابی پترۆ دۆلار بەڵێ یاسایەک دەرکراوە لە ساڵی 2010 لە ساڵی 2013 هەموار کراوە کە بۆ هەر بەرمیلێک 5 دۆلار دانراوە بۆ قوقەرە بوو لە هەموو دنیا لە هەموو وڵاتان لە عێراق وایە بەڵام تا ئێستا خێر و سەدەقەیەکی ئەو کۆمپانیا ئەو کۆمپانیا حزبیانە ناڵێم وڵا کۆمپانیا بەداخەوەکو بەڕێز ئاماژە پێدا ئەو کۆمپانیا حزبیانە تاوان هین سلێمانیش نین ئێمە بە سلێمانیش ڕازین کۆمپانیەکان زۆربیان هین تورکین هین هەولێرن هی دوهۆکن دێن خێروبێرەکەی گەرمیانە بن و هیچ سوودێکی بۆ گەنجە دامەزران یان هیچ گەنجێکی ئێمەدا نامەزرێت تەسەوڕی کە سوکاری ئەنفالمان نردووە بۆ کارگوزاری کە بەڕێزت ئاماژت پێکرد بۆ شۆفێری لەبەرەوەی تابعی ئەو ناحەیەن یەکە نەوتەکەی تیان نتوانراوە بەڵام لە هەمان کاتا لە پارێزگایکی ترەوە خەڵکی بە مرکزی دانراوە و هەل لە خودی وەزارەتی سامانە توریستەکان و دانراوە هیچ هینێک نەبووە منش بەسەر بابێکی تر مەوزوعی لە ساڵی 2009 لە سنووری داری گەرمیان و وابزانم هەڵەش نەبم لە ناو سنتەری شاری سلێمانیە کۆمەڵی زەوین نایابمان فرۆش بۆەوەی بکەینە پرۆژە لەوەش بە حکمی ئەو دەسەڵاتە مرکزیە ڕۆشتن 180 ئەو داهاتیان بردەوە بۆ حکوومەت وە لەم دوایەشە بە حکمیەوەی کە ساڵی نوێیە 120قیشان نەداوە شارەوانی سلێمانی و شارەوانی کانی گەرمیان ئێمە شەقامێکمانەیە لە کەلار کە ناوەندی ئیداری گەرمیانە کە ئەو شەقامە ڕۆتە سەر ڕووباری سیروان کە دوای 29 ساڵ حکوومەتی خۆبەخۆی نەمانتوانێت تا ئێستا پرۆژێکی گەشت و گوزاری لە ناوەندی ئیداری گەرمیان کە شاری کەلارە زەویەکەش فرۆشە من دڵنیاتان نەکەمەوە داهاتی ئەو زەویانی کەلار ئێستا لەگەڵ ڕێزمان لەوەچێت لە مێرگە سوور بێ یا لە زاخۆ بێ یا لە شوێنێکی ترا ئەو داهاتانەوی لە بەرۆی ئێمە جەختەکەینەوە هیوادارین هەرسێ لایەنە بەشدار بۆکە من زۆر تاکید بەسەر قسەیەکردووە بە هەموو ئەو کەسانی کە دڵیان بەم وڵاتە ئەسووتێت لە پێناو بەرژەوەندی خەڵکە لە پێناو ئەوەی کە ئەم خەڵکە چۆن لە نەوەتویەکە ڕاپەڕینی کرد خەڵ زۆر پڕە یان قابلی قوبوڵ نییە لە ساڵی 2020 تا بژیت یان نمونەی خانەقین و کەلارتان بۆ بێنمەوە ئێمە 25 دقەیەک و دوورین موچەخۆرانی خانەقین بۆ هەموو مانگێک لە 23 مانگا موچە وەرەگرن بەڵام بۆ کەلار بۆ سنووری دارەی گەرمیان بۆ سلێمانی وەرینەگرێت سەوال و کەرکووک بەتەئکید یانم ناکرێت خۆ هەمومان گاڵتە بە ئەو حکومەتەی خوارەکە وتمان بەغداد مفلیسە بەڵام ئەوە تا ئەبینین وڵاتە جەلیهێزەکان وەکو خێر و سەدەقە بۆ ئێمە ئاپاڕێنەوە کە ئەم مانگەش موچەمان بۆ داوینگرێت ئەگەر من وایە بینم لەو ئەو سندوقەی کە پارەی ئەم وڵاتەی تیا هەڵەگیرێت دەستەکە ئەمین نییە بەداخەوە دەستەکە ئەو پارە چێتە لای حزب خەڵک قوربانیدا لە پێناو ئەم حکومەتا قوربانی نەدا خەڵک کیمیاوی باران کرا لە پێناو ئەم حکومەتا نەکرا دڵنیا بن شەیدەکانمان ئێستا هۆش بێنەوە تف لە ڕابردووی خۆیان نەکەن کە لە پێناو ئەم خاکە خۆیان کردە قوربانی بەڵام
حکوومەتی خۆ بەخۆی دوای 29 ساڵ حکومڕانی تازە دوای 5 ساڵ یان ئەمەی لە کوردستانە ئەگوزاریە لە هیچ وڵاتێکە لە سەر زەویە بوونی نییە و نمونەی نییە. هیوادارم هەمومان لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە بە ئۆپۆسیسیۆن و دەسەڵاتەوە چیتر بەرژەوەندە شخصیە و حزبەکانمان بخێنە لاوە لە پێناو ئەوەی کە ژیانێکی فراهەم لە پێناو ئاسوودەی هاوڵاتیانەوە. من نمونەیەک هەرسێکمان لە ماوەی 6 ساڵە ئیشمان کردووە هیچ داهاتێکی ئەم سنووری پارێزگای خۆمان نەمانزانێت تا ئێستا چەندێک ئایا هاوڵاتی چۆن بزانێت و تا ئێستا وەکو مامۆستا ئاماژەی پێدا هەر ڕوونی کەنەوەمان کاکە داهاتی خاڵە سنووریەکانمان ئەوەنە دینارە مرور شقام و جادیانێ خاڵە سنوورەکان سەرچاوی داهاتن بەڵام کەشی جادیانەیە کاک محەممەد من پێم وایە جاریشی کە بۆ نمونە تۆ باسی زەوەکانی کەلارە کرد ینی خەڵکی گەرمیان خەڵکی کەلار قوبولی ناکە یان ناشکری قوبول نەرەکانیشی نابێ قوبولیکەن کە زەوەکەی بفرۆشی و پارەکەی لە شوێنیشکە بخەیتە گەڕەوە بۆ شوێنیشکە بێتە مای سوود یان خەڵکی ئەم سنوورە چۆنە بێ قوبولیکە بۆ نمونە من هەموو جار ئەم نمونەیەنمەوە لە ناحی شۆڕش کە سنتەری قوربانی دانا لە 12 سەرشیان بۆ بچێ و لە کاتێکا کۆرمۆریش سەرچاوی داهات بێ بەڕاستی و مەهزەلەیە ئەوە ئەبێ خەڵک قوبولیکان ئابێ ئەمە قوبولیکەن و کوونەرانی خەڵک ینی پێم وانێ جارێکی کە ئەمە مای قوبول بێت کاکە لانیکەم داهاتەکەی بخۆی خرجکەرەوە بەشێکی داهاتەکەی بخۆی خرجکەرەوە و من هەر لەم بەرنامە هینەوە من داواکەم لە برادرانی یەکێتی نیشتیمانی تا ئێستا لە ماوەی ئەم 6 ساڵی کە خۆمان دەسەڵاتی خۆمان جێبەجێ کردووە یاسایەک دەرکراوە فراکسیۆنی سەوزی لە پەرلەمانی کوردستان دەنگی پێداوە وا بکەن بەڕێوەبەری گشتەکان و قایمقام و مدیناحەکانیان بێن لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگا و متمانەیان دەنێن نەک بە مەرکەزی دانرێت تا ئێستا ئەوە گلەیەکە لە شەقام و لە تەواوی لایەنەکانە کرێت. هیوادارم بزوتنەوەی گۆڕانیش کە پارێزگاکە ئێستا پارێزگای سلێمانیە ئەو داهاتەی کە تێتە بەردەسی بهێنێتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بزانێت چۆن خەرجەکەی و چۆن خەرج من دەیان نووسراوم کردەوە کوتاک بەڕێزت کردو مامۆستا کوردی تەواوی فراکسیۆنەکان کردوێنە بەڵام تا ئێستا نازانی داهات و خێر و سامانی ئەم پارێزگای خۆمان و هەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕین و چۆن خەرجەکرێەوە چی دێت و هیوادارم وەکو بەڕێزت ئاماژەت پێدا ناحی شۆڕش گوناحی چییە 12 ڕۆژ دارێت 10 دقە ئاوی خواردنەوەی بۆ بێ یانە لە پێناوەوە ئەوانش ئەنفالکران یانم ناکرێت بە کۆرمۆر بینیمان ڕۆژانە چی سەرچاوەیەکی جوانی هەیە بەڵام هیوادارم لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە من جەختەکەمەوە نەچووە بچێ ئەکرێت ئاوڕێک لە موچە خۆران و سیاسەتێکی حەکیمانە بکەن لەگەڵ بەغدا و ئەو نەوت و ئەو خێر و سامانە بدەنە بەغدا لە پێناو لانیکەم ڕێکوتەکان جێبەجێکەکان بەڵامۆستا مادی قسەکە لەسەر دادپەروەریە بەڕاستی ئەوەی کە ئێمە شوزەناویست و کاک محەممەدیش باسی قسەکە لەسەر دادپەروەریە ینی چۆن ئێمە ئیتمنان بینە خەڵکە ئەم لا مرکزی کاریگەڕودارەیەکی ئێمە داوایەکەین دڵنیایی خەڵک دڵنیایی هەبێت کە دادپەروەری بەدیهێنێ بەڕاستی ئێمە کە داوای بۆ نمونە گەڕانەوەی داهاتەکانەکەین بۆ شوێنی خۆیان یان لا مرکزی کاریگەڕودارەیەکینەوە بەسمان ئەوە نییە کە بەبێ ڕقابە بێگومان بەڵێ ئەبێ ئیداری گەرمیان ئیداری ڕاپەڕین پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و داهاتی خۆیان خرجکەن بەڵام دەستەی نەزاها هەیە دیوانی چاودێری دارایی هەیە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە پەرلەمانی کوردستان ئەمانە هەموو دەستگا و دەستەی چاودێرین ڕۆڵی خۆیان نەبینن ینی حەزەکەم تو باسی ئەوما بکەی ئەم دڵنیای چۆن بین بە خەڵک ئێمە ئەتوانین هەم ڕۆڵی چاودێرەکە جێبەجێکەین هەمیش ئەو دەسەڵاتە چۆن دادپەروەری بەدیهێنێت ئەم باسی کە ئێمەیەکەین باسێک نییە دەستبەرین بۆ شتی مستحیل باسەکان هەمووی نامستحیلانی هەمووی ئاسانە مەسەن جەناب دەفەرمووی دەستگای چاودێری هەیە خابی مالی هەیە ئەنجومەنی پارێزگا هەیە ئەنجا ئەگەر پرینسیپی لامەرکەزی پیادە بکرێ ئەکرێت لەو ئەنجومەنە ینی ئەوەنە ئەندامانە بێ بەڵام هەر لە خودی پارێزگای سلێمانیە سەدان و هەزاران کەسێک کە لەو مۆزوع پسپۆر مۆزوعی چاودێری بەدواداچوون و تەحلیل و دیراسە و ئیحسا و ئیدارە و شتەکانە لەبەرەوە من ئەزانم ئەگەر بە مۆزوعی شەفافیەت و سەرەتاوە باسم کرد مۆزوعی پرینسیپی لامەرکەزی یعنی بنەمای لامەرکەزی ئەم سیستەمی لامەرکەزیە سیستەمێکی دادپەروەریە کە تۆ پارێزگای سلێمانی مەسئولەکەی لە خۆی دیارە کیەکەی بە مەسئولی قایمقامێت مەسئولەکەی لە لەینەکەم دیارە ئەو کەسانی کە قایمقام و لەسەر چی بنەمایەکەی بە مەسئول لەو مۆزوعە ئەگەر ئەمانە خۆیان مەسئولی ئەو دەستگا ئەو ئیشانە بن چەنە داهاتیان هەیە مەسەن مۆزوعی داهاتی سنوورەکان ئەو مەرزانێکە هەیە داهاتی ناوخۆ من ئەڵێم ئەگەر ئەو مۆزەفە و ئەو مدیرە لێرە محاسبە بکرێ و لەژێر ڕقابەی ئێرا بێ
دقیقتر و باشتر مامەڵەیەەکە لەگەڵ ئیشەکەی خۆیان تا ئەو کاتی کە بزانێ مانگی جارە دوو مانگجاریان ساڵی جارێک لە شوێنێکی ترۆ مامەڵەیەکرێ. ئەخیری قسم لە مۆزوعە وەکو لە سەرەتاوەتمە دەستبردن نیە بۆ مستەحیل و هەر ئیشەکەیکەین ئەوەنە مهمە تۆ بیکەی بە کردار ئەگەرنە هەر بنەمە عسکردنە سوودی نییە ئیلا بێ ئەم مۆزوعانە ببن بە کردار و دەستبردنیش نییە بۆ مستەحیل. هەتا قورآنە فەرمێ بە مەریەم عەلەیهی سەلام وهزی ئیلەیکی بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا. تو خواژنێکی زەیسان کە مناڵێکی بووە ئەتوانێت دارخورمایە بلەرێنێتەوە و خوڕناکەی بوەرێ بێگومانە ئەی بۆ خۆوا فەرمێ ئەو ئاماژەیە بۆ ئەوەی دەستبەرە بۆ مستەحیلیش یعنی ئەتوانێت دەستبەری بۆ مستەحیل بەس خۆ ئەمەی کە ئێمە باسیەکەین هیچ مستەحیل نییە ئەگەر باسی خواکەی خوارە دەستبەرە بۆ مستەحیلیش بۆی ینی باسی حرەکە و جوڵەیە. ئێمە لە بەردەمانە شتەکان ڕۆشنە شتەکان زۆر وازحە ئەمە سێم حافظ زمانێنجا خۆی خوا بۆ ڕحمەکە 25 شت نییە حدێک هاو لە بۆ بێنجا سێم حافظی بشکۆلە ئەو شاری ئەوەی کە چینەمە بەست ناحەیەەوە هەتا من فکریان وتان ئەمە پێمە لە چی تێلەکە ئەخەون چی تێلەکە ئەخەون یانی بچووکە بەس ئیرادەمان هەبێت و ئیدارەمان هەیە بە ئیرادەوە شتەکان ئاسانە. من هیواخوازم کە حکومەتی هەرێمی کوردستان لەم ئەزمونەی کە خۆی وەریگرتووە یعنی باز بە بۆشتەوە ئیداری 5 بن خەڵک ئیدارێکی قوروز نییە لە چاوڵاتی وەک چینە کە وەکو نوکتە باسیەکەن سوڵی وتبی ئەمە توانین دوسێ مانگە بە خێوتانکەین تا خۆی گەورە دەرێت ئاسانە بەس ماوە سەر دڵسۆزی سەر ئیخلاص ئەو کەسانی کە دائرێن لەو شوێنانە با کەسی زانا و ئەمین بن. یەکێک لە بنەمای سەرکەوتنی هەر مدیر عامی هەر قایم قامی هەر مەسئولی لەر شوێنەکە ئینی حەفیظ عەلیم یعنی من شارەزام ئەمیندارم و شارەزاشم لە شارەزا بێ و ئەمینیش بێ. بەڵێ زۆر سپاس بینانی بەڕێز لێرا کۆتایی بە قسە و گفتوگۆ و مشتومڕەکانمانەین لەسەر لا مرکزی جاری کە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەهدی سکرتێری ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کاک محەممەد شێخ وەهاب ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی گۆڕان دووبارە سپاس و کاتیش خۆش بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش بەڕێز دەستان خۆش بێت.